دوا بە دوایشکانی بایکۆل لە قوتابخانە و خوێندنگەکانی سنوورەکە ڕۆژی دووشەمە پەیمانگای کۆمپیوتەری چەمچەماڵ دوامی یاسایی خۆیان بە شێوەیەکی فەرمی دەست پێ کردەوە. جێگەی خۆشحاڵیە ئێمە کە داوامان لە مامۆستایان کردووە داواکەیان ڕەت نەکردوینەتەوە ئامادەکاریان کردووە و خۆشمان ئامادەکاریمان کردووە بۆ پرۆسەی خوێندن کوێ ناکرێت لە هەندێک شوێن خوێندکارانە خوێنن لێرە خوێندن پەکی بکەوێ بۆ ئێمە بە کۆی دەنگ بڕیارمان داوە درێژە بە خوێندن بین لە پەیمانگاکەمان و ئەبینن کە دەوامی ئاسایی لێرە کراوە و یەکەم وانەش خوێنراوە ئەمەش بە هەوڵی مامۆستایانە تەبعاً زۆر سوپاسیانەکەین و داواکاریشین کە ئەو کەسە خەمخۆرانە چ جەنابی وەزیر چ بەرپرسەکان زیاتر گرنگی بە داواکاری مامۆستایان بن چووکە داواکاری ئێمە لە بەرژەوەندی خوێندکارەکانیش حتمەن مناڵی خۆمانن. خوێندکاران و مامۆستایانی پەیمانگای کۆمپیوتەری چەمچەماڵ خۆشحاڵی خۆیان دەربڕی بەوەی ساڵێکی خوێندن بە فیڕۆ ناچێت. وەکو مامۆستایانی پەیمانگای کۆمپیوتەری چەمچەماڵ ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەواممانە و دەرگای پەیمانگاکەمان بە ڕووی خوێندکاراندا کردوێتەوە و بە باشمانزانی کە دەست بکەینەوە بە دەوامکردن وەکو سەرجەم خوێندگاکانی ئەم سنوورە چونکە وای بە باشەزانین کە مافی و ساڵێکی خوێندکاران نەفەوتێت و زۆر خۆشحاڵ بووم کە مامۆستایان بیریان لە ئێمە کردەوە دەرگای خوێندنگە و مەحەدیان بەڕووی ئێمەیا کردەوە بیریان لەوە کردەوە کە ساڵێکی خوێندنی ئێمە نەفەوتێ و ئەمەش بەمانە ئەوە نایە کە مامۆستایان دەستیان لە داوای خۆیان هەڵگرتی بێ و داوا لە حکوومەتی شەکەین بیر لە ئەوان بکاتەوە داواکانیان جێبەجێ بکات. ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی داوامی پەیمانگای کۆمپیوتەری چەمچەماڵ پاش بایکۆتکردنی مامۆستایان لە خوێندن بڕیارەدا بایکۆت بشکێن و داوام دەست پێ بکەنەوە و دەستخۆشی تەواو لە مامۆستایانەکەم و لە ئێستادا دەوامی یاسایی لە زۆربەی ناوەندەکانی خوێندن لە چەمچەماڵ دەستی پێکردوێتەوە و خواستی مامۆستایانی سنوورەکەیە ئاوڕێدا خوازێڕەوەکانی مامۆستایان بدرێتەوە بۆی پیرۆسەی پەروەردە لە کوردستان گەشەی زیاتر بەخۆ بینێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.